نوێنەری بەشێک لە پێکاتەکانن گفتوگۆ لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن و کورسی کۆتاکان دەکەن لە پەرلەمانی کوردستان. لە نێو پێکاتەکانیش بۆچوونی جیا هەیە لەسەر یاسای هەڵبژاردن و لیستی دەنگدەرانی تایبەت بەخۆیان. هەرێمی کوردستان بە هەر چوار پارێزگای یەک باز نەبی بۆ هەمویان. ئەمە یەک. دوو، پێویستە لیستی دەنگدانی ئەوانەی کە خۆیان کاندید ئەکەن لە بۆ بەرلەمان بەجیا بکرێ لەبەر ئەوەی تێکەڵاو نەکرێتن لەگەڵ لیستی گشتی. سێ، پێویستە ڕۆژی دەنگدانی ئەوان یان ئەوەیە ئەگەر لەگەڵ زمنی لیستەیەکی تایبەت بی لەگەڵ دوو ڕۆژی پێشەوە کە ئی تایبەت یانەوەیە لە ڕۆژی ئەنجامی گشتی، بەڵام لیستەکە یعنی ناوی کاندیدەکان بە یەک لیست بی تێکەڵ نەکرابی لەگەڵ ناوە ئی گشتیەکان. هەڵبژاردن ئەگەر حزبە کوردیەکان مداخلەی تورکمان نەبن هیچ لایەنێک ئەمە مشکلێمان نییە. وەڵاهی سیستەمەکان ئێستا ئەو سیستەمەی کە کرایە با بڵێن گلەی تورکمانی تێدایە بەڕاستی، بەڵام زۆر زەحمەتە ئێستا دەبی ئیشی لەسەر بکرێت. چاودێرێکی هەڵبژاردن دەڵێت نوێنەرانی پێکاتەکان لە پەرلەمان نایانتوانیوە نوێنەری ڕاستەقینەی پێکاتەکان بن و بۆ بەرژەوەندی لایەنێکی سیاسی هەڵوێستەکانیان دەربڕیوە. بەداخۆ لە ئێستادا لە هەرێمی کوردستان نەیانتوانیوە نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان بکەن بەو پێی کە تۆماری دەنگدانیان تایبەت نییە و لە کاتی هەڵبژاردن لە هەڵبژاردننی گشتی لەگەڵ دەنگدانی گشتی سەد کورسیەکە هاوڵاتیان دەنگ دەدەن، بۆیە ئەوان بە غەیری خۆیان بەشێکی زۆریان دەرچوون و لە زۆربەی وێزگە سیاسەکان لە هەرێمی کوردستاندا بەداخەوە لە پاڵ لایەنێکی سیاسی هەڵوێستە سیاسەکانی خۆیان دەربڕیوە. لە کۆی 111 کورسی پەرلەمانی کوردستان 11 کورسی بۆ پێکاتەکان دابین کراوە. ئەوەی جێگەی نیگەرانی بەشێک لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانە پێکاتەکان بێلایەن نەبوونە لە هەندێک پرسی گرنگدا و نوێنەرایەتی ڕاستەقینەی پێکاتەکانیان ناکەن، بۆیە لە چوارچێوەی هەمواری یاسای هەڵبژاردن داوای ڕێخستەوەی کورسی پێکاتەکان دەکەن. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.